خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست لە پرۆگرامێکی نوێی جێوار ئەچینە سەردانیکردنی شوێنێکی مێژوویی ئەوێش ئەشکەوتی هەزارمێردە وەکو یەکێک لە شوێنەواریەکانی کوردستان کە بە دووهەم گەورەترین ئەشکەوتی شوێنەواری و دووهەم گەورەترین ئەشکەوتی مێژووی لە هەرێمی کوردستان کە ژمارەکرێت لە پارێزگای سلێمانی و هەروەها بۆ هیوایەن پرۆگرامی ئەمجارە بێتە جێگەی ڕەزامەندی ئەوە و هەروەها بتوانین کۆمەڵێک زانیاری دەربارەی ئەشکەوتی هەزارمێرد و شوێنی جوگرافیایی و مێژوەکەی و ئەو هەڵکۆڵین و ئەو پاشماوە شوێنەواریانەی کەوا لە ئەشکەوتی هەزارمێرد هەن و هەروەها دەستکەوتون لەگەڵ ئەوەشا بۆ پێکهاتەی ئەشکەوتەکە و وەروە ئەو دوو بەشەی کەوا لە ئەشکەوتی هەزارمێرد هەن بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست ڕوون بکەینەوە بۆ هیوایەن هاوڕێمان بن هاوسەفەرمان بن گوزەرێک بەناو هەردوو بەشی ئەشکەوتی هەزارمێرد لە دامێنی چاکانی بەرانان بکەین. لە ڕووی جوگرافیایی و ئاڵکەوتەی جوگرافیایی ئەشکەوتی هەزارمێرد ئەکەوێتە 15 کیلۆمەتر لە باشووری خۆراوای شاری سلێمانیەوە تقریباً بە جادەی قیرە لە ڕێگەی جادەی قیرەوە بە کەنار گوندی هەزارمێرد تێئەپەڕیت پاشان دیکۆن تێپەڕەکەیت و لە ڕێگەی جادەیەکی خۆڵەوە ئەگەیتە قەتپاڵی چاکانی بەرانان لێرەوە بینین ئەشکەوتی هەزارمێرد ڕاستەخۆ لە باشووری خۆراوە ئەڕوانێتە سنتەری پارێزگای سلێمانی. هەڵکەوتەی جوگرافیایی ئەشکەوتەکە بێگومان وەک ئەزانین چاکانی بەرانان چاکی بەرزن وەروەها لێرەوە ئەشکەوتەکە ڕاستەخۆ بە دیوی شاری سلێمانیا ڕووی کردوتە شاری سلێمانی و وەروە بەرزایەک لەوە پانتایەکانی بەردەمیشی شوێنی جوگرافیایەکەی ئەوەیتر پڕ ئەهمیەتتر کردووە گرنگی پیاوە بێگومان جوگرافیایی هەڵکەوتی جوگرافیایی ئەشکەوتەکەش کاریگەری هەبووە لەسەر لە کۆنا ژیانی مرۆڤەکان لێرە یاخود مێژوودان بەم ئەشکەوتە وەک ئەزانین تەواوی ئەشکەوتەکانی کوردستان و جیهانیش کۆنن بەڵام مێژووی ژیان لە ناو ئەشکەوتەکانە و کات ئەو شوێنانە ببنە شوێنی شوێنەواری ببنە جێواری مێژووی بێگومان ئەشکەوتی هەزارمێردیش وەکو یەکێک لە شوێنەوارە مێژوویەکان وەکو یەکێک لە جێوارە مێژوویەکانی کوردستان کەوا بە قەدی چای بەرانانەوە هەڵکەوتووە وەروەها ئەو مرۆڤانەی کەوا بەر لە ئێسەی تەمەن لێرەیە ژیاون ئەم ئێرەیان هەڵبژاردووە بێگومان لەباری و گونجاوی شوێنی جوگرافیایەکەی ڕۆڵی هەبووە لەوەیە کەوا ئێرە هەڵبژێرن وەگە بینین دەشتایەکی یان با بڵێن جۆرێک لە تەختایی و دەشتایەک لە بەردەمی ئەشکەوتەکەیە هەیە وە کۆمەڵێک سەرچاوی ئاوی سروشتی و ئاوی شیرینیش کەوا لە بابوون بۆ خواردنەوە و هەروەها پێکاتی ئەشکەوتەکە شکەوتێکی گەورەی وای کردووەکەوە سوود لەم ئەشکەوتە وەربگرن لە کۆنا بۆ ئەوەی کەوا بتوان تێیدا بژین یاوە خودت هۆکارەکانی ژیانکردن لەو سەردەمانەیە لەم ئەشکەوتەیە فراهەم بووە سوودیان لە ئەشکەوتی هەزارمێرد وەرگرتووە بۆ ژیان تێیدا. هەموو جێوارێکی مێژووی هەموو شوێنێکی شوێنەواری ناوێکی هەیە یاخود بە ناوێک ناسرێ بێگومان ڕەنگە لای زۆرمان پرسیار بێت هەزارمێرد بۆ یان بۆچی بەم ئەشکەوتە بەم شوێنەواری ئەوترێ هەزارمێرد. ڕابۆچوونەکان دەربارەی ئەشکەوتی هەزارمێرد یاخود ئەو شوێنەواری کەوا ئێستاکە ئێمە لە بناری دانیشتوین کەوا بە هەزارمێرد ناوەبرێت بێگومان ناوەکە یاخود ئەو شەیان ئەو کەلیماتەی بۆ ئەم شوێنەواریە بەکارێت لە دوو بەش پێک دێت هەزار زایدەن مرد خۆی بەپێی هەنێک لە سەرچاوەکان گوایە بەهۆی جوگرافیای با پێک هاتەکەی کەوا ئەشکەوتێکی گەورە و فراوانە ئەشکەوتێکە کەوا لە ڕووی جوگرافیایەوە پانتایەکی زۆری هەیە پێچێ بە فراوانیەکەیان پوتوبێت یان هەزارمێرد واتە یان هەزار نەفرەگرێ بێگومان لە زمانی کوردی خۆشمانە زۆر جار ئەو بابەتانەمان هەیە کەوا ئەوترێ هەزار نەفرەگرێ یاخود شوێنی هەزار نەفرە بێتەوە ئەمە واکات کەوا بۆ
ئەم ئەشکەوتیان وتبێ ئەشکەوتی 1000 مێر واتە 1000 نەفەر ئەگرێ ئەمەش بگومان مرد لە زمانی فارسی زیاتر بە حکمەوەی نزیکیەک لە سنووری جوگرافیایی ئێرە و سنووری زمانی فارسی هەیە ئەکرێ لەوەوە سەرچاوی گرت بێت کەوا بەم ئەشکەوتە وتراوە ئەشکەوتی 1000 مێر یان ئەو ئەشکەوتەی 1000 مرد ئەگرێواتە 1000 نەفەر ئەگرێ ئەمە بۆچوونێک هەیە و بێگومان وەکو مبالغەیەک بەکارهاتووە پێناچێ ئێرە 1000 نەفەر بگرێ بەڵام ئەکرێ 1000 نەفەرەکە یاخود وەکو مبالغەیە زۆر جار ئەزانین لە زمانی کوردی خۆشمەناڵێن وەرن شوێنی 1000 نەفەرە بێتەوە ئەمە ناوێک لە یەکی تریشەوە ئەڵێن پێچێ لە خەبێکی سەربازی یاخود پلەیەکی سەربازی بێت چۆن ئەڵێ سەرلەشکر یاخود سوپاسدار یاخود ڕۆژ با بڵێن لێرە یا بۆی ئەو مێژووە ئەو ژیانی لێرە هەبووە پێیان وترا بێ 1000 مێر دواتە وەکو لە خەبێکی سەربازی سوپاسالاری 1000 نەفەر لێرەیە بوو بێ یاخود بەو حاڵەتە لێرە ئەناسرابێت و خەڵکی ناوچەکەش ئەڵێن نەخێر پێچێ ناوی 1000 مێر لە 1000 مێرگەوە هات بێزانین لە زمانی کوردیا مێرگ واتە ئەو دەشتایی ئەو پاوانانەیەکەوە بۆ کشت و کاڵ و بۆ زیراعەتکردن بەکارێت و لە دامێنی ئەم ئەشکەوتی 1000 مێردەشا مێرگەیەکی زۆرمان هەیە بە درێژایی تەواوی دەشتەکانی بەردەمی ئەکرێ سوودیان وەرگرت بێ لە مێرگەکانەوە و بێرەیان وتبێ ئەشکەوتی 1000 مێرگەکە یاخود ئەو ئەشکەوتەی لە دامێنیا هەزاران مێرگ هەیە ئەخود دیسانیشەوە ئەکرێ بگەڕێنەوە بۆ ئەو حاڵەتێکە وتمان مبالغەیەکە کرێ ئەڵێن 1000 شتە بێ وەکو 1000مان کردووە بە قیاسێک بۆ ئەوەی کەوا دڵنیا بینەوە یاخود ئەکی دەبکەینەوە لەوەی کەوا بڵێ ئێرە شوێنی 1000 شت دەبێت یاخود 1000 شوێن لێرەیە هەیە. بێگومان لە ڕووی مێژوویەوە ئەشکەوتی 1000 مێرد با ئەوە ڕوون بکەینەوە بێگومان هەر ئەشکەوتێک بەم دیادە سروشتی لە هەر شوێنێک هەبێت هەر کۆنن بەڵام مێژووی ژیان لە ناو ئەشکەوتەکانە واکە ئەشکەوتێک ببێتە شوێنێکی مێژووی یاخود شوێنێکی شوێنەواری و ئەم ئەشکەوتەی کەوا ئێستاکە لێرە هەیە ئەم دیادە سروشتی کەوا ئێستاکە لە قەتپاڵی چیاکانی بەرانان هەیە بەهۆی ئەوەی لە دێرین زمانەوە مرۆڤەکانی چاخی بەردین لێرە ژیاون و لە ئەنجامی کەشفبوونی ئەو پاشماوە شوێنەواری و ئەو پاشماوە شوێنەواریانەی کەوا لە دوای خۆیان بەجێماون وای کردووە کەوا ئێرە بێتە شوێنێکی مێژووی یاخود ئێرە وەکو شوێنێکی شوێنەواری بناسرێ بێگومان ئەشکەوتی 1000 مێر وەکو دووهەم گەورەترین ئەشکەوتی شوێنەواری یاخود مێژووی کوردستان هەژمارەکرێت و هەروەها بەڕەسمی لە ساڵی 1949 لەلایەن بەڕێوەبەرایەتی شوێنەواری عێراقی وەکو یەکێک لە شوێنەوارە مێژوویەکان ئەناسرێت ئەمەش لەسەر ئەو دەرەنجامانەی کەوا بۆ یەکەمین جار لە ساڵی 1926 سپایزەر ئێتە ئەم ئەشکەوتە وەروە کنەوە پشتینێکی سرەتاییەکە کۆمەڵێک پاژماوەی شوێنەواری چاخی بەردین دەدۆزێتەوە وا بکات ئەم ئەشکەوتە بێتە جێگە سەرنجی شوێنەوارناسەکان و هەروەها مێژووزانەکان ئەمە ئەبێتە یەکەمین سەرەتای بە ناساندن و یاخود بە مێژوو دانانی ئەم ئەشکەوتە. هەر لە ساڵی 1920ش لەلایەن یەکێک لە شوێنەوارناسەکانەوە کەویش خات و دوورسی گارودا لێرەیە کنەوە پشکنینەکە و دوا بە دوای ئەویش لە ساڵی 1940 لەلایەن ئەحمەد مەهدیەوە وەکو یەکێکی تر لەو شوێنەوارناسانەی سەردانی ئەم ئەشکەوتەی کردووە کنەوە پشکنینی ئەنجام داوە و دوا بە دوای ئەوەش لە ساڵانی 1990 لەلایەن شوێنەوارناسانی کوردەوە بەڕێز کاک کەمال نووری و لە هەروەها کاک هاشمیش لەم ئەشکەوتەیە کنەوە پشکنیان کردو هەموو ئەم ئەنجامی ئەم کنەوە پشکنینانە ئەبێتە سەلمێنەری ئەوەی کەوا ئەو دەرەنجامانەی هەبوون مێژووی ئەم ئەشکەوتەیان با بڵێن کۆنتر با بڵێن کۆنی ژیان لە مێژووی ئەم شکەوتیان سەلماندووە ئەومان بۆ دەرەکەوێتەوە لەو ئەنجامی ئەو کنەوە پشکنینانەی کەوا لەم ئەشکەوتە کراون وەروە ئەو پاشماوە شوێنەواریانەی ئەو شوێنەوارانەی کەوا دەستکەوتون ماونەتەوە سەلمێنەری ڕاستیەکن کەوا مێژووی ئەم ئەشکەوتە توانین بۆ 50 تا 30,000 ساڵ بەر لە زایین کە لە چاقەکانی مێژووی مرۆڤانی دەورانی کۆن لەم ئەشکەوتەیە ژیاون سوودیان لە پێگاتەی جوگرافیایی وەروەها ئەو دیاردە سروشتیانی کەوا لەم ئەشکەوتەیە هەبوون بۆ ژیان لەبار بوون سوودیان لێوەگرتون ئەوەمان لە یاد نەچێت پێگاتەی ئەم ئەشکەوتە بە جۆرێکەکەەوە ئێستاکەش کەوا لە وەرزی بەهاداین ئەبینین با بڵێن جۆرێک لە ئاو لە ڕێگەی
بناری ئەشکەوتەکانەوە ئێتە خوارەوە ئەکرێت لە کۆنا بەهۆی ئەو گۆڕانکاری سرودیا دەسروشتیانەی هەبوو بێ ئەم ئاوە زۆر بوو بێ بۆیە توانی بێتیان لە شوێنێکا کۆیکەنەوە بۆ سوودوەرگرتن لی مرۆڤانی دەورانی کۆنسوودیان لەم ئاوە سروشتی شاخەکە وەرگرتوێ وەکو جۆرێک لە کانیا و کەوا لە وەکو تکەتک کە ئێستاکە لە ئەشکەوتەکە ئێتە خوارەوە کرێت لە کۆنا کەمێک زیاتر بوو بێ سوودیان لێ وەرگرت بێ وەزانین لە بناری ئەشکەوتەکە شادەشتایەک وەروە کۆمەڵێک دار و درەختی لەیەکە لە کۆنا بێگومان چڕی دارستانەکان و هەروەها فراوانی دەشتایەکان و چۆڵی ناوچەکە وای کردووە ئەو بەروبوو مەسروشتیانەی کەوا هەبوو بن بەشی یاخود زیاد لەو تموحەی دانیشتوانی ئەم ئەشکەوت و وەروەها ناوچەکانی تریش بوو بێت سوودیان لێ وەرگرت بێت بێگومان ئەتوانینەوە بڵێن کەوا کۆشکەوتی هەزار مێردر یەکێکە لە ئەشکەوتە مێژوویەکان یەکێکە لە شوێنەواریەکانی کوردستان و ئێستاکەش ڕۆژانە هاوڵاتیان سەردانیەکەن وەکو شوێنێکی شوێنەواری وەکو شوێنێکی گەشتیاری بۆ هیوایەن ئاوڕێکی لێ ببرێتەوە هەر هیچ ناوجادە خۆڵی تۆزێک ڕێک بکرێتەوە یان هەر هیچ نابکرێت هەنێک قادرمەی زیگزاکی بۆ بکرێت بۆی هاوڵاتیانیان ئێرە بۆی شوێنێکی مێژووی کوردستان ببینن بۆی بتوانن ئەو ڕابردووی کەوا هەمانە بە چاوی خۆیان ببینن ئەو هۆکارانەی ژیان کە لە کۆنا لێرە بوون ببینن بۆ هیوای ئاوڕێک لە ئەشکەوتی هەزار مێردر بدرێتەوە بۆ بێنازێ نەمێنێتەوە لە کاتێکا خاوەنی مێژوویەکی دێرینەیکەوە 50,000 ساڵی بەر لە ئێستەی تەمەنە بۆ هیوایین هەموو شوێنێکی شوێنەواری کوردستان گرنگی پێ بدرێت ئەوەشمان با لە یاد نەچێ ئەکرێت زۆرێک لە ئەشکەوتەکانی تری کوردستان دیسانەوە ئەوانیش مێژوویەکی درێژیان هەبێت زۆرێک لە ئەشکەوتەکانی تری کوردستانیش بەشێکی مێژووی دێرینی ئەم نیشتیمانە ئەم وڵات و ئەم میلەتە بن بەڵام هێشتا کوم کنەوە پشکنینیان بۆ نەکراوە یاخود هیچ پاشماوەیەکی شوێنەواری لە ئەنجامی چ سەدفە بوو بێ یاخود بە پێیکاری زانستی بێ یاخود بە پێ بەدواداچوون بێ بۆ نەکراوە بۆ هیوایین هەرچی زووتر مێژووی نیشتیمان ڕوونتر بێتەوە و هەروە شوێنەواریەکان بپارێزرین وەروە گرنگیشان پێ بدەین. ئەگەر لە ڕووی پێگاتەوە سێری یاخود وردبینەوە لە پێکهاتەی ئەشکەوتی هەزار مێردر ئەبینین ئەم بەشەی پشتەوە یاخود ئەم بەشەی لای کە داخڵی ناو ئەشکەوتەکە بیت لە لای ڕاستەوە ئەکرێ گونجاوترین شوێن بوو بێ هەم بە ئێستا لە وردبوونەوە لە ئێستاشەوە لە ڕابردووشا بۆ مرۆڤانی دەورانی کۆنکەوا لەم بەشەی ئەشکەوتەکەیە ژیابن و یاما بنەوە وەکو باسیشمان کرد پێشتر کۆمەڵێک کنەو پشکنینی شوێنەواری لەم ئەشکەوتەیە ئەنجام درراوە لە ئەنجامی ئەو کنەو پشکنە شوێنەواریانەی کەوا دەرکەوتووە ئێمە لە زانستی شوێنەوارناسیە ئەو ئەنجامی هەڵکۆڵینانە بە تەبەقەقات وەروەها تحلیلەکرێ یاخود پێناسەیەکرێ لەم ئەشکەوتەیە سێ چینی شوێنەواری دەرکەوتون واتە سێ ژیانی جیاواز لەم ئەشکەوتەیە سێ قۆناغی جیاواز ژیان لەم ئەشکەوتەیە هەبووە وەروە ئەو بەشەی سەرەوەی کەوا ئەو پاشماوە شوێنەواریانە لە بەشی سەرەوەی عەرزی خودی ئەشکەوتەکەیە دەستکەوتون کۆمەڵێک وەروەها لە ئەنجامی کنەوە پشکینەکان سێ گۆڕ دۆزراونەتەوە لەگەڵ کۆمەڵێک پارچە شوێنەواری وەکو گۆزە لەگەڵ کۆمەڵێک پارچەی شوێنەواری کانزایی گۆڕەکان بەپێی ئەنجامی هەڵکۆڵینەکان یەکێکیان گۆڕی مناڵێکە بێت هاوڕێ لەگەڵ گۆڕەکانە کۆمەڵێک گۆزەشیان لەگەڵا نێژراوە یاخود دفن کراوە و هەروەها ئەو پاشماوە کانزایانشکەوە دۆزرانەوە یەکێکیان سەری تیرەگە بێت وەروە ئەو دوو بەشەی تری کانزاکانیش دراوە بن دراوێکیان هی سەردەمی ساسانی وەروە دراوێکیشان هی سەردەمی بێزنتینیەکان ئەکرێت چینی سەرەوە یاخود چینی ئەو سەرەوە کە تا ڕادەیەک ڕەت دەدرێتەوە بەرەوە بە دەورانی زاینی و دوای شارستانێتی ئیسلامیشکەوە ئەکرێ مشکۆتە سوودی لێوەرگیرا بێتەوە وەروە بەپێی گونجاوی شوێنەکەی و پێکهاتەکەی و جوگرافیاکەی ئەم بەشەی سەرەوەی ژیان لێرەوەیە تازەتر بێ بە بەراورد بە مێژوە کۆنەکەی کەوا لە دوای چینی سەرەوە گەر ناوی بنین چینی ئەی وەروە لە دوای چینی ئەی چینێکی تریشمان هەیە کە چینێکی تەنکی جیاکەرەوەی مجرڕدەن اینجاوەکم ئەو بەشەی ژێرەوەی لە کۆنا باڵێن پڕ بووەتەوە لە ئەنجامی ئەوەی ئەگەڕێتەوە بۆ ئەو پاشماوە شوێنەوارەی چاخی بەردینی کۆن کەوا لە نێوان 50,000 ساڵ بۆ 30,000 ساڵ بەر لە زاین ئەو پاشماوە شوێنەواریانەی دۆزراونەتەوە کەوا مرۆڤانی دەورانی کۆن کەوا لێرە سوودیان لێوەرگتون لەو ڕم و تیر و هەروەها ئەو بەردە ئەستەیانی کەوا بەکارێنێناوە بۆ بڕینی شتەکان لەگەڵ کۆمەڵێک ئێسکوپلوسکی باڵندەکەکرێ خۆراکی ئەوان بووبێ لەم ئەشکەوتەیە سوودیان لێوەرگرت بێ ئەنجامی ئەو هەڵکۆڵینانە بۆمان ئەسلمێنن واتە بە بەڵگە و بە پاشماوەی شوێنەواری ببوونی شوێنەوار لە چینەکانی خوارەوە کەوا مێژوەکان بۆ 50,000 ساڵ تا 30,000 ساڵ بەر لە زاین
کە ئەمانەش بەشێک بوون لە پاشماوەکان یاخود بەشێک بوون لە جێدەسەکانی مرۆڤانی دەورانی کۆن یاخود مرۆڤانی چاخی بەردین کەوا لەم ئەشکەوتەیە بەجیان هێشتۆ یاخود شوێنەواریان بەجێماوە هەر ئەم بەڵگانە بە چاخی بەردینی کۆنەوە چ بەو پاژماوە شوێنەواریانش ئەگەڕێنەوە بۆ دەورانی ساسانی یاخود بێزنتینی کە وتمان دراوەکان بوون هەموو ئەمانە ئەبنە پاکێجێک و ئەبنە مێژوویەک بۆ ئەشکەوتی هەزار مێرد و لە هەمووش لە سەروی هەمووشەوە بۆ مێژووی کوردستان و ئەو میلەتەی کەوا ئێستاکە لەم سەرزەوی لەم خاکەژیت بۆ هیوایان پاشماوە شوێنەواریەکان بە چاوێکی بەبایخ و بە گرنگەوە سیر بکەین بەداخەوە لێرە بینین ئەشکەوتەکە کۆمەڵێکی زۆر لە پاشماوەی ئەو گەشتیارانە ئێنە ئێرە یاخود ئەو میوانانە ئێن سەردانی ئەمەشکەوتەکەن ئەو شتانێکەوە دەبێ ئا خواردنەوە بێت یاخود پاشماوەی خواردنەکانیان بێت بەناو ئەشکەوتەکە فرێدەن کە ئەمەش ڕەنگە گرفتەکەش لەوانەوە نەبێ شتێک نییە کەوا شەخەڵەکەی تێخن یاخود پاشماوەکانی تێخن بۆ هیوای بە پاراستن و خاوێن ڕاگررتنی شوێنە مێژوویەکان. وەکو پێشتر باسمان کرد لە ڕووی پێکهاتەوە ئەشکەوتی هەزار مێرد وتمان یان ئەو فەراغە بۆشایانەی کە لە دامێنی چاکانی بەرانانە هەن وەکو ئەمەی وتمان پێک دێت لە لای ڕاست و لە لای چەپ و وەکو وتمان لای ڕاستکەوە ئەو بەشەی ترە ئەو ئەیوانە کراوە بووکەوە بە کۆمەڵێک دڕنەوەەوە کۆمەڵێک لەو بۆشایانەوە کاوتمان ئەکرێ ڕۆژگارێکیش مرۆڤانی دەورانی کۆن سوودیان لێوەرگرتبێ بۆ ئاژەڵەکان یاخود بۆ هەر بەدەر لە مرۆڤەکان هەر شتێکی ترکەوە لەگەڵەوە ناژیانی بەسەر بێ بەڵام بە بابەتێکی یان با بڵێن شوێنی سەرەکی مانەوەی مرۆڤەکان یاخود شوێنی گرنگی ئەشکەوتی هەزار مێرد کەوا ئەم بەشەی ئێرەمانە یاخود ئەم بەشەی پشتەوە کەوێتە لایەن ئەگەر بیتە سەرەوە واتە لای ڕاستی ئەشکەوتەکە یاخود لای ڕاستی ئەو دیاردە سروشتێکەوە بە ئەشکەوت دەناسرێکەوە ئێستاکە بە هەزار مێرد ئەناسراوە بینین بۆشایەکی گەورەیە و جۆرێک لە تونێلێک ڕاستەخۆ بۆ ناوە و لە ناوەش فراوانێکی زۆری هەیە وهروەها ئەمە وای کردووە شوێنێکی زۆر گونجاو بێت بۆ شوێنی مانەوەی مرۆڤانی دەورانی کۆن لە هەموو وەرزە جیاوازەکانە ئەبینین فراوانێکی زۆر لە ئەشکەوتی هەزار مێردەوە ئەبینرێ وهروەها ناوەوەشی خاکێکی نەرمی هەیە کەوە ئەمە وای کردووە بۆ هاوینان فێنێک بێت وەروە لە زوسانانی گەرمی بەجەستەی مرۆڤانێک ببەخشێکەوە لەم ئەشکەوتەیە ژیاون ئەبینین فراوانێکی زۆر هەیە و بەشێک لەو کنەوە پشکنینانێک کە پێشتر باسمان کرد لە لای دەستە چەپ و وەروە لەم بەشەیشکەوە بەشی دەستە ڕاستەکەوە شوێنی یاخود باڵێن ئەشکەوتە سەرەکیەکەی هەزار مێردە کە ئەبینین فراوانەیەکی گەورەی هەیە بەشێکی زۆر لە کنەوە پشکنینەکان بەتایبەت کنەوە پشکنینەکانی کۆتایی لێرە کراون ئەو پاژماوە شوێنەواریانەی چ لێرە دۆزرانەوەتەوە هەرچەندە پاژماوەی شوێنەواری پارچە گۆزەش ئەزانین وەروە لە هەردوو لادابوونیان هەیە هەر ئێستاکەش بەوردبوونەوە لە بەشی سەرەوە یاخود لە زەوی هەردوو شوێنە ئەشکەوتەکە یاخود لای ڕاست و لای چەپی ئەشکەوتەکەش ئێستاکەش کۆمەڵێکی زۆر پاشماوەی گۆزە بینینەوە کەمانە جێوار و شوێنەواری دەستی مرۆڤن کەوا لە کۆنا لەم دوو ئەشکەوتە سوودیان لێوەگرتووە بەڵام شوێکی گشتی ئەشکەوتی هەزار مێرد یان ئەو ئەشکەوتی کەوا ئێستاکە لە پشتمانەوەیە وەکو یەکێک لە جێوارە مێژوویەکان وەکو یەکێک لە شوێنەوارە گرنگەکان کەوا لە کۆنا جێگەی مانەوەی مرۆڤەکان بۆ یاخۆ دەتوانین بڵێن ئەم بەشەی ئێرە یاخود بەشی لای ڕاستی لە ئەشکەوتی هەزار مێرد یاخود ئەو بۆشاییکەوە لە لای ڕاستە هەیە لە ئەشکەوتی هەزار مێرد یان بە ئەشکەوتی سەرەکی ئەناسرێ یاخود ئێرە ئەبێتە شوێنی مانەوەی مرۆڤەکان کە لە کۆنا بۆ چاخی بەردینی کۆن لە 50,000 ساڵ بۆ 30,000 ساڵ بەر لە زاین لێرە مرۆڤەکان سوودیان لەم فراغ و لەم پەناگانە وەرگرتووە بۆ مانەوەی ژیان لێرە یاخود سوودیان لێ وەرگرتونکەوە لەم ئەشکەوتانەیە ژیاون ئەم بۆشایانەیان بەکار هێناوە ئەبینین دەواازەی ئەشکەوتەکە دەواازەیەکی با بڵێن تا ڕادەیەک بچووکترە بە بەراورد بە ناوەوە ئەشکەوتەکە واتە دەرچەیەکی تا ڕادەیەک تەسکتری هەیە کە ئەچیتە ناوە ئەشکەوتەکە لە ناوە ئەشکەوتی هەزار مێرد فراوانترە بێتەوە هەروەکو پێشتریش لە باسی ناوەکان ئاژەمان پێدا کە وتمان ئەکرێ شوێنێک بوو بێت لەبەرەوەی شوێنی 1000 نەفەری تیادا جێگیر بوو بێت بۆیە پێیان وتبێت 1000 مێرد یاخود 1000 مەرد واتە 1000 پیا و شێگەیە بێتەوە کە وتمان ئەمانە لە زمانی کوردیا جۆرێک لە جۆرەکان هەندێک مبالەغەیە بەکارهێنرێ بۆ ئەو شوێنانەی کەوا تەعبیران لە یەکرێ بینین فراوانێکی زۆر زۆری هەیە
کرێ شوێنی هزار پیاو لە مەشکەوتەیە بێتەوە بەڵام بێگومان ئەمەش هەر بۆ تعبیرێکە بۆ ئەوەی بڵێ بوو فراوان بووە مەشکەوتە یاخودە مەشکەوتە شوێنێکی فراوان بووە بۆ هیوایەن ئەوانەی سەردانی ئەم مەشکەوتەیەکەن هەشەردانی ئەم شوێنە شوێنەواریانەیەکەن بیپارێزن پاک و خاوێنیەکەی هەرچەندە بە ڕێگایەکی زۆر سەخت و خۆڵی ئەمڕۆ ئەتوانی مرۆڤ بگاتە ئەم جێگە مێژوویە خود ئەم شوێنەوارە مێژوویە وە هیوادارین نووسینیش لەسەر ئەم جێوارە مێژویانە بەجێ نەهێڵڕێت و هەروەها بۆ ئەوەی پارێزگاری لە شوێنەواریەکان بکەین پارێزگاری لە جێوارە مێژوویەکان بکەین وەروەها لەسەری هەمووشانەوە ئەم جۆرە لە پاشماوە ئەم جۆرە لە شوێنە مێژوویەکان کە تا ڕادەیەک دوورە دەستن یا خود لە شوێنانێکن کەوا دەستەیەکی کەم ئەتوانێت چاودێریان بکە با ئێمە بە پرسیارانەوە پارێزگاری لە شوێنەواریەکان بکەین و پارێزگاری لەم پاشماوە شوێنەواریانەیە بکەین لە نیشتیمانماندا. یەکێک لە گرنگترین هۆکارەکانی ژیان لە کۆنا یان بابڵین یەکێک لەو تایبەتمەندیانەی کەوا مرۆڤانی دەورانی کۆن وای کردووە کەوا ئەشکەوتی هەزار مێرد بەکار بێنە یاخود سوود لەم ئەشکەوتە وەربگرێ بۆ ژیان بوونی ئاو یاخود ئاوی شیرین بۆ وەکو یەکێک لە هۆکارەکانی سەرچاوی ژیان ئەبینین لە ئەشکەوتی هەزار مێرد ئەگەر بتەوێ ئاوی شیرینە دەستکەوێت بۆ خواردنەوە ئەوە ئەگەر کەمێک چاوەڕێ بکە یاخود قاپێکدانی هەر بەم تکە ئاوانەکەەوە لە سەختی ئەشکەوتەکەەوە ئێنە خوارەوە ئەکرێ بۆ کاتژمێرێک قاپێک ئاوت دەستکەوێت ئەکرێت لە کۆنا بێگومان پاش تێپەڕوونی ئەوەندە هزار ساڵ بەسەر بارودۆخی جوگرافیایی و کەش و هەوای ناوچەکەکری ئەم تکە ئاوانە لە کۆنا زۆر زیاتر لەمەی کە ئێستا هەن بوو بن بۆی ئەمەش وای کردوێ ئەم ئەشکەوتانە مرۆڤانی ناوە مەشکەوتە سوودیان لەم تکە ئاوانە وەرگرتووە یاخود لەو کارێزە بچکۆلانانەی کەوا لە دامێنی لە بناری ئەشکەوتەکە کە ئێستاکەش جێگەیان هەیە وەروە هەست بە سەوزبوونی ناوچەکەیەکە ئەکرێ شێداری بناری ئەشکەوتەکە ئەکرێ ئەما لە کۆنا سوودیان وەرگرتووە و سەرچاوی ئاوی خواردنەوەی دانیشتوانی ئەشکەوتەکە یاخود دانیشتوانی هەزار مێرد چ لە لای ڕاستی ئەشکەوتەکە چ لە لای بەشی بڵێن ڕاست و چەپی هەردوو فەراغە بۆشایەکانی ئەشکەوتی هەزار مێرد کەوا لەم دامێنەی مرۆڤان سوودیان لەم تکە ئاوانە وەرگرتووە ئەوە منیش هەرچەنە هەوڵمدا تۆزێکم دەستکەوێت بەڵام وا دیارە بەختمان یاوەر نییە بێگومان ئەم تکاوانە سوودیان لێوەرگیراوە یاخود ئەم ئاوە کە ئاوێکی خاوێن و پاڵەفتەکراوی چکە لە سەختی ئەشکەوتەکەوێتە خوارەوە ئاوی باراناویشە بێگومان ئەم ناوچێش باران و بەفرێکی زۆری لێبارە لە وەرزی زستانە هەر ئەم ئاوەیە کۆ بێتەوە لە ناو ئەشکەوتەکە ئێتە خوارەوە و وێ دانیشتوانی کۆنی ناو ئەم ئەشکەوتە سوودیان لەم ئاوە سروشتیە وەرگرتووە بۆ خواردنەوە یاخود بۆ هەر پێداویستێکی ترکەوە هەیان بۆ بەدەر لەوەش لە دامێنی ئەم ئەشکەوتی هەزار مێرد کەوا کۆمەڵێک کانی هەیە کۆمەڵێک ئاوی سەرچاوی ئاوی خواردنەوەی تر هەیە کەەوە ئاوان سوودیان لێوەرگرتوون لە بەردەم ئەشکەوتی هەزار مێرد هزار جار ماڵتانەوە تام کاتەی پرۆگرامەکە لەگەڵ ئێمە هاوڕێ و هاوسەفەر بوون بەو هیوایەن پرۆگرامی ئەم جارەمان کۆمەڵێک زانیاری بۆ ئێوە بەخشی بێت تا خەرمانی زانیاریەکانتان زیاتر بووێت تا جێوارێکی تر و سەردانیکردنی شوێنێکی شوێنەواری کوردستان بەخوای گەورەتان نەسپێرین بەو هیوایەن کوردستان هەمیشە ئاوەدان بێت و شوێنەواری و شوێنە جێواریەکانیش بە پارێزراوی و بە سەلامەتی بمێنەوە هەر شاد من بەخواتان نەسپێرم.